بینەرانی بەڕاست جارێکی تر سلااوان لەبێت فەرموو دکتۆر فایقەتوانی وەڵام دێتەوە خۆ ناکرێ وەڵامی هەمووی بینەوە بەس وەڵامی ئەو شتە دەمەوە کە لەسەر مەسلەی دەستور ئەڵێ عامیلی عراقی زۆر لەبارە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بێتە خاوەنی دەستوری چونکە دەستوری عراق خۆی داواکە لە بەندێک لە بەندەکانی نازانم 14 ئەوانە ئەوە خاڵی یەکەمە عاملی دەرەکی لەوێ ئەساس نییە تۆ کە وڵاتەکەی خۆت احترافشی بە هەرێمی کوردستان کردبێت لە دەستورە ئێتر چ پەیوەندی بە عاملی خارجیەوە هەیە لەسەر مەسەلی ئازادیە سیاسیەکان ینی کە ئەڵێ لە هەرێمی کوردستانە ئەو پەڕی ئازادی هەیە وەکو هیچ شوێنێک نییە من نازانم ئازادی ئابووریڵێ ئازادی سیاسیەڵێ ئازادی ڕاگەیاندنیڵێ حەزەکەم لەسەر شتانین بکەم تەپەن بخۆمە نەزانین هەموو لە هەرێمی کوردستانە یەکێ لە پایە ئەساسیەکانی دیموکراتی زەبوونی هەر کۆمەڵگایەگەر سیستەمێکی سیاسی ئابووری ئازادە و ئابووری ئازادە ئابووریەک بێ کە ئازاد و با بڵێن تێکەڵ بێ لە کەرتی گشتی هەرێمی بەنی بازاری ئازادی کردو نه ئێستا هەچی چالاکی ئابووری هەیە ینی ئەوانش کە هەن زۆربەی چالاکی ئابووری لە هەرێمی کوردستانە بەدەستی پارتیوەکێتیەوەیە بەدەستی دام و دەستگا حیزبەکانی ئەوانەوەیە مثلەن ئەو بازرگانیانی کە هەیە بەدەست ئەوانەوە یا بەدەست کەسانێکەوە کەسەر بە حیزبی دەسەڵاتدارن ڕێگەیان نەیە خەڵکی بێلایەن هیچ چالاکێکی ئابووری بکە یا بەدەست دام و دەستگاکانی حیزبەوە یا بەدەست حیزبیەکانەوەیە ئەمە یەک دوو لە ساڵانی ڕابردووە ئەو نەوتەی هەرێمی کوردستان بۆ شوێ دەرێهێنرێت بۆ شوێ ئەبرێت چی لێ ئەکرێت تۆ گەر ئەبێ ئەمە بزانی بەرەوکوێ چێ مانایەوەیە نەک هەر ئابووری سەرخان ئاشکرای کوردستان لە ژێر کۆنتترۆلی خۆیانەوە ئابووری ژێرزەمینیش لە ژێر کۆنتترۆلی خۆیانەیە دوو ئازادی سیاسی ئەمڕۆ دوو حیزبی دەسەڵاتدار هەیە کۆمەڵی حیزبی تریش هەن تا ئێستا نەیان هێشتووە مەسەن تۆ جاری پێش و باسیەوە کرد هەرێمی کوردستان و عراق مقارنە بکەین لە دوای ڕوخانی ڕژێمی سەدابەوە چەندان حیزبی سیاسی لە عراقا پێک هاتوون و چالاکیان هەیە و بەشداری هەڵبژاردنیان کردووە و بەو شێوەی ئێرە محارەبە ناکرێن مەسەلەن چەندان حیزب هەبووە ڕێگەیان نەداوە مۆڵەتیان نەداون کاری سیاسی بکەن و ئێستاش ئەو کێشەیە کە لە ئارادایە لە بینی ئۆپۆزیسیۆن لە بینی دەسەڵاتە ئەوەی کە توانای بوو بێ بۆ سەرکوتکردنی سیاسی لایەن ئۆپۆزیسیەکان ئۆپۆزیسیۆنەکان حکوومەتی هەرێمی کوردستان پارتیەکێتی کوردیانە بەسیترینشت موچەکان بڕیون نەسریەکەیان بڕیون یعنی ئەوە ئازادی سیاسی لەکوێ بووتر خاڵێکی تر بەنسبەت ڕاگەیاندن لەوانەیە هەندێک ڕۆژنامە و گۆڤاری سربەخۆ و ئەوانە هەبن ڕخناگرن قساکەن بەڵام کێک گوێ لە قسەیان گیراوە قسەکەیان بووە پێشنیارەکە بۆ بە بڕیارەکە کاری پێکراوە لەبەرەوە ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئیدعای پێ ئەکرێ ئازادیەکی چاواشەکاریە ڕاستەقینە نییە ئەوە بۆ خۆڵکردنە چاوی زۆرگای نێودەوڵەتی و هەرێمی کوردستانە کاک سعدی ملاحظاتت چیە لەسەر قسەکانی دکتۆر فایق ئەگەر ملاحظاتت هەبێ والله لە سفرەوە حتا سەدڕەتی دەکەمەوە چونکە دکتۆر فایق ناتوانێت ئێمە لەگەڵ هەرێمی کوردستانی عێراق لەگەڵ حکوومەتێکی میساڵی کە لە ئاسمان هەیەوە چاو نایبینین مقارنەی بکە ئەو دەتانی هەرێمی کوردستانی عێراق لەگەڵ ئێران لەگەڵ سووریا لەگەڵ تورکیا لەگەڵ کوێت لەگەڵ ئوردن لەگەڵ ئەو وڵاتانەی دەوروبەرمان مقارنە بکە من پێم وایە ئەو ئازادی لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ یەکێک لە وڵاتانە دانیە کە سەدان ساڵن طبعا دەرێ ئەوانە من نامێ ئەگەر دەیە من لەگەڵ تونس و سویسرا و لەگەڵ سوید و دانیمارک و سویسرا و نەمسا مقارنە بکە ئەوانە 1000 ساڵە وڵاتن پلیکانی پێشکەوتنیان لە ڕووی تەکنۆلۆژی و لە ڕووی سەقافیەوە نەوعێکی ترە با 10 ساڵت کە چاوەڕێ بکە بزانە هەرێمی کوردستانی بەرەو چۆ ئەچێ بەڵام ئەو ئازادیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و خۆشی یەکێ لەو پێکاتە سیاسیانەی سەرپەرشتی کردووە کە خۆی هەڵبژاردووە لە هەڵبژاردننی جیاجیا و قەتعاً ممکن نییە هەرێمی کوردستان ئەوڕۆ مقارنە بکرێن لەگەڵ ناوەڕاست و خواروی عێراق ئەمڕۆ لە هەرێمی کوردستان مەناخێکی اقتصادی سەقافی سیاسی بەس باشە کاک سعدی پرسیارێک کاک سعدی ببوورە پرسیارێک کاک سعدی یەکێک لەو پرسە گرنگانەی کە لە کوردستانە هەیە مەسەلەی ئابووریە داگیرکردنی بازار و داگیرکردنی چالاشی ئابوووریەکان لەلایەن کۆمپانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەمە یەکێکە لەو ڕخنانەی کە بەشێکی بەرچاوی چاودێران لە یەکێتی دەگرن تعلیق کرد لەسەرەوە چیە ئایا بوونی کۆمپانیایەکی وەکو نۆکان بوونی زنجیرەی کۆمپانیای هەندێک مەفاصل لە مەفاسلی تیجاری و اقتصادی گەندەڵی هەیە لەوەتی ئینسان هەیە گەندەڵی هەیە گەندەڵی دیاردەیەک نییە
لە هەرێمی کوردستان داهات بێ و بە ئەمر ئیداریش کۆتایی پێبێ. بەڵام ئێوە هەمووتان لە سلێمانی و ئێستا قسە لەگەڵ من دەکەن. دەیان و سەدان ملیۆنێر و ملیاردێر لە سلێمانی دروست بوون. ئەوانە لە چێ کەسابەتیان کردووە لەسەر مانگ یا لە هەرێمی کوردستان؟ کاکە ئەمە هێمای بوونی بازاری ئازاد و بوونی چالاکی ئابووری ناو هەرێمی کوردستانە ژمارەی زۆر لە سەرمایهدار لە ژێر سایە حکومێکی نیشتیمانی کوردستان. من کاک ئەمە لە چێ هاتوون؟ ئەمانە لەسەر مانگ دەڵێم بە یارمەتی خۆ ئێستا بڕۆ من قسەیەکم کرد وتم چالاکی ئابووری هەرێمی کوردستان لە ژێر کۆنتترۆلی دوو پێگاتەیە. یەکەم دامون دەستگاکانی حیزب، دووەم ئەو خەڵکانی کە حیزبین کە سەر بە حیزبن کە شتێک ئەدەن بە حیزب. مەسەن ئێستا وەرە بێنە ئەو خەڵکانی کە لە سلێمانیا کاتی خۆی لەگەڵ یەکێتیان نەبوونشان بەسەر هات لەکوێن ئێستا لە سلێمانیانین ئەو خەڵکانەی کە لە هەولێر لەگەڵ پارتیان نەبوون ئێستا لەکوێن؟ کاک سعدی کەواتە ئەوانەی کە دەوڵەمەند بوون و سەرمایهدارن هەر یەکێتەکان خۆیانن یان مەسئول حیزبەکانن یان کەسانی نزیکن لە مەسئول و دام و دەستگا حیزبەکان وایە؟ کورەوە خۆی باوەڕ بە خۆی ناکا و قسەی دەکات. نا من باوەڕەکەم ناویش پێڵێم و بەڵام ئێستا شوێنی نییە ناوەکان بنێم بڵێم ئەی قسەکە بۆ ئەکەی مادام ناوێری نییە نازان ڕێگە هەیە بە ئەو شتانە. بەڵێ فەرموو کاک سعدی قسەکان فەرموو وەڵامەکە دکتۆر ڕاز نییەوە باشە پارتی تێدایە کاکەین باشانی تێدایە گۆڕین تێدا باشە سەیرانگای نەورۆز خاوەنەکەی سەیرانگای نەورۆز ێستا لەکوێیە؟ خاوەنی سەیرانگای نەورۆزی سەرچنار لەکوێ ئێستا؟ مەقسەدت جەلالی جەمال خەفاف؟ نازانم مەقسەدم کێیە من ناوەکەی نازانم. لەکوێ کوا؟ ئەگەر نایناسی بۆ بابا تۆی ناسی تۆ باشەی ناسی تا من نەزانم من بەس فکرەکە هەڵێم. سەیرانگای نەورۆز هیچ چێ بوو؟ هیچێ بووە هی بەدەست ئەوە بووە ئێستا لەکوێیە بۆ دەرکرا؟ نە بەدەست ئەوە نەبووە کاکە ئەمە هی مڵکی ئەو کاک سعدی ببوورە ئەگەر لە جوزئیات دەرچین ئەگەر بە شێوەیەکی گشتیتر لە جوزئیات و هەندێک مەشارعی بچووک دەرچین چالاکی ئابوورەکان لە هەرێمی کوردستانە ئەم رەخنەیە هەیە کە لەلایەن کۆمپانیەکانی یەکێتیەوە بە تایبەت کۆمپانیای نوێچان باڵێک گرتووە لە ڕێی زنجیرەیە کۆمپانیای بچووکترەوە باڵێک گرتووە بەسەر تەواوی چالاکی ئابووریەکانە و ئەمە وا ئەکات هەم نرخ بەرز بێتەوە هەم چینێکی دەوڵەمەند دروست بێ و لە خوارشەوە چینێکی زۆر هەژار. ئەمە لە کاتێکە کە یەکێتی حیزبێکی سۆشیال دیموکراتە حیزبێکە پێویستە بەرگری لە چینی هەژار و چینی ناوەڕاستکە لە کۆمەڵگایە. ئەمە تەزاڕوبێکی بنچینەی نییە لەگەڵ مەبدەئی سۆشیال دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستانە؟ نەخێر ئێمە کە باسی بازاری ئازاد دەکەین ئەوە بازاری ئازاد علاقەی بە چینی زەحمەت چێش و ئەوە نییە کە و حیزبەی تەبەنی دەکات. ئەو کەسەی کە مەسەرەن سۆشیال دیموکرات بوونی یەکێتی چییە؟ ئاخە دەبوەستە دەبڕم ئاینەکەم دەبڕم قسە ناکەم وابی لێ ناگرە قسەکەم تاوکەم لە جاتی من قسە دەکەی لە جاتی من وەڵامە دەیتەوە لە جاتی منش تعلیقەکەی فەرموو دەفەرم دەیت فەرموو بەردەوام بە نا من بەردەوام نام تا تۆ قسە تا نەمڕە زۆر باشە فەرموو. حیزبی سۆشیال دیموکرات دەبێ هەوڵی ئەوە بدە یاسایەکی کار بۆ کرێکاران بێ کە ماف و ئەرکەکانیان تەنزیم بکە. دەبی هەوڵی ئەوە بدە یەکسانی کۆمەڵایەتی ژن و پیا و هین بکە. دەبی پرۆژەیەکی تەموح و ئایندە بەخشی هەبی بۆ گەنجان. دەبی هەوڵی ئەوە بدا یەکسانی کۆمەڵایەتی بەو ئەندازەی ممکنە جێبەجێ بێ. بەڵام کەس ڕێی نەگرتووە لە حیزبی سۆشیال دیموکرات ئەگەر بێوێ بەرنامەی خۆی اقتصادی هەبی کۆمپانی هەبی کۆمپانیەکان داخل بن بەڵام نەک بەو شێوەی کە ڕێی کەسابەت لە خەڵک بگرن. و لەو جێی کە یەکێتی نیشتیمانی هەستی پێکردووە کۆمپانیەکانی نزیک لە یەکێتی نیشتیمانی حسەی شێریان هەیە یا ڕێدەگرن لە کەسابەتی خەڵک دووری خستونەتەوە لە بازار و من تەسەور دەکەم بۆ نهایەتی ئەم ساڵ ئاخر پرۆژەیان تەواوی و دەخالت لە شوونی بازار نەکەن. بەڵێ باشە زۆر سوپاس. باشە دکتۆر مۆدلی حکومڕانی ئەمڕۆ لە ڕووی ئابووری و بازاری ئازادە و ئەو نمونەی کاک سعدی هێنایەوە کە ئەگەری ئەوە هەیە وردە دەستی ئەو کۆمپانیانەی کەسەر بە حیزب لە بازار دوور بخێتەوە هەموو ئەمانە شەرعێت نادا بەوەی کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بە دۆخێکی تەندروست تەماشا بکەین. هیوادارم وابێ ئەگەر وابێ هەنگاو ئەنێ بەرەو دۆخێکی تەندروست بەڵام تا ئێستا وانە بۆ ئەوکو کاک سعدیش خۆی اعترافی کرد دەڵێ ئەو دام و دەستگایانە وردە کەمەکەینەوە ینی ئەبێ چۆن بێ مەسان نظامێکی ئابووری لە ژێر سای حکومێکی
سۆسیال دیموکراتە یان نظامێکی ئابووری لە ژێر سایە حکمێکی لیبراڵە ئێستا کێشەکەی ئەمە چیە هەرێمی کوردستان تا ئێستا دوو هەرێمە ئەمان ئیدعای سۆسیال دیموکراتیەکەن ئەوان ئیدعای لیبرال دیموکراتیەکەن ینی برادرانی بەڵام جا لە حکومەتی هەرێمی کوردستانە سیاسەتێکی ئابووری هاوبەشەیە سیاسەتێکی ئابووری هاوبەش بازاری ئازاد یعنی ئێستا مەسەن ئەو سیاسەتەی پێڕەویەکەن سیاسەتێکی لیبرالیە سیاسەتێکی سۆسیال دیموکرات نییە چونکە سیاسەتی سۆسیال دیموکرات ئەبێ قطاعی ینی کەرتی گشتی و کەرتی تایبەتی و هەموو شتەکان لە پێنا لە خزمەتی توێژە هەژارەکانی کۆمەلگای کوردستان بن بەڵام ئێستا سیرەکەین لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا یەکێک لە دیاردا کۆمەڵایەتەکان کە هاتۆتە ئاراوە دیاردەیەکی نەویستراوە ئەویش ئەوەیە کە کۆمەلگای کوردستان دابەژ و بەسەر دوو چینە چینێکی زۆر هەژار چینێکی زۆر زۆر دەوڵەمەنیش ئەو ملیۆنەرانەی کە باسییانەکەن لەبەرەوە ئەمە سیاسەتێکی سۆسیال دیموکراتی نیە سۆسیال دیموکرات عادەتەن مراقبەی هەیە بەسەر چالاکی ئابووریەوە ئەو کەسانەی کە بەرهەمەهێنن بەرهەمیان زۆرە بێت هینیان لەسەردانین باجیان لەسەردانێن باجەکە بۆ کیە بۆ خەڵکی هەژار و فەقیرەوانەیە بەڵام لێرە دەسەڵاتی هەرێمی کوردستان لەبەروی ئابوورین ئەوانەی کە بەرهەمەهێنن ئەوانەی کە چالاکی ئابووریان هەیە اقتصادی وڵاتیان بەدەستەوە لەبەری خۆیانن هیچ جۆرە باجێک لەسەر هیندانانیان لەسەر ئابووری وڵاتەکانی دیکاکە مەفهومی سۆسیال دیموکرات لە زۆر شوێن و زۆر وڵات بەو شێوەیە لە واقع ڕەنجی داوەتا کە کۆمەڵێک دام و دەستگا بۆ هاوکاریکردنی چینە هەژارەکان پێکەێنێ وەکو نەخۆشخانە وەکو ناوەندی لاوان ناوەندی فێرکاری بەخۆڕایی بۆ نمونە لە ناو دەسڵاتی یەکێتیان ناوەندێکی خستەخانەی شۆڕشەیە کە خزمەت گوزارێکی زۆر پێشکەشەکە کۆمەڵە سنتری لاوان و چالێکی هەیە کە ئەمانە بە شێوەیەکی بێبەرامبەر پێشوازی لە لاوانەکەن تا ئەندازەیەک ئەمانە مەفهومی سۆسیال دیموکراتی یەکێتی بڕوانەکەم ئەو لاوانە ئەو داوم دەستگایانی تایبەتن بە لاوانەوە ئەگەر لاوێک سەر بە حیزبی دەسەڵاتدار نەبێ پێشوازی لێ بکەنەوە قەنەعەتی منە بەڵام بەنسبەت تەندروستیەوە من لەبەری خۆم لە واقعی تەندروستی ئاژیم ئەمڕۆ گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە کە لە سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستانە بینای تەوامان نییە بۆ ئەوەی کە خەڵک خزمەتی بکرێت لەو شوێنانە مەسەلەن ئەو نەخۆشخانەی شۆڕش تەبعاً بەڕاستی ئەوە یەکێکە لە کێشەکانی ئێمە ینی مەسەلەن ئێستا ئێمە نەخۆشخانەی فریاکەوتنمان نییە یەکێ لە داواکاریە بەردەوامەکانی خەڵک و دکتۆر و کارمەندان و ئێداریەکانەوەیە کە ئەبێ خەسەخانەیەکی تری فریاکەوتمان لە سلێمانیا هەبێ و باشترین خەسەخانەش و خەسەخانەی شۆڕشە کە نایکەن باشە ئەی نەخۆشخانەی 400 قەرەوێڵەیەکە کە لە 2001ەوە تا ئێستا بەردەوامە بۆچی یەکێتی ئەگەر بیویستایە خزمەتی خەڵکی نەخۆش و فەقیر و کەم دەرامەت بکە لە ڕێگەی خەدەماتی تەندروستیەوە بۆچی تا ئێستا تەواو نەکرا ئەو یەکێکە لە گلەیە گەورەکان کە دێتە سەر حکومڕانی هەرێمی کوردستان لە سنووری یەکێتی نیشتمانی کوردستان باشە کاک سعدی ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم هەندێک لە چاودێران ڕخنەیەکە ڕۆبەڕووی یەکێتیەکەنەوە لەم دوایە چۆنەتی مامەڵەکردنی یەکێتی بوو لە شاری سلێمانیا و زیاتر و زیاتر بەکارهێنانی هێز و سەرباز بۆ ناو شاری سلێمانی و کۆتایی هێنان بەدیادی خۆپیشاندانەکان تۆ لەسەر ئەوە تعلیق و تێگەشتنت چییە؟ ئەوڵا ئەمە بەڵام من حەزەکەم هەر ئەوە بەبیر برای خۆشەویستم دکتۆر فایق بینمەوە ئەمە پێکەوە لە پەرلەمان بووین و بەیەکەوەش من وەزیری سەحا بووم ئەو تەبیب بوو ئەوە زانەیە کە نەخۆشخانەی شۆڕش لە ئەسڵدا وەکو مستەشفای عەسکەری بەکارهێنراوە بۆ هێزی پێشمەرگە و کەس و کاری شەهیدانیش ئیسیفادەیان لێ کردووە ئێستاش هاوڵاتیان بەشێکی زۆر بە سعرێکی زۆر هەرزان یا بە خۆڕایی ئیسیفادەی لێ دەکەن پێم وایە چەندی ئێمە نەخۆشخانەی توانا و کارامان هەبی ئەوەندە لە خزمەت خەڵکدا دەبی و فریای مشکلەکانی خەڵک دەکەوی بۆیە کەمکردنەوە لە ئەهمیەتی ئەو نەخۆشخانەیە لە جێی خۆدانیەوە معناوی نییە مادەمە نەخۆشخانەیە هەیە حکومت نابێ بۆ خۆی نەخۆشخانە دروست بکە و لەسەر نەخۆشخانە 400 قەروێڵەیەکە ئەوە لە زمانی منەوە دەست پێکراوە بەڵام بەداخەوە هەر بە کنگا خراو تا ئێستا تەواو نەبووە من لایەنگیری ئەوەم کە هەموو ئەو کەسانەی کە پەیوەندیان بە موزوع هەیە چکە لە کاتی خۆی ئەو بە 50 میلیۆن تەواو دەبوو ئێستا ڕەنگە 2 قات 3 قاتی ئەوەی بووێ هەموو ئەو کەسانەی پەیوەندیان بە دواخستنی ئەوەیە حەقە بێننە بەردەمی دادگا و لێپرسینەوەیان لێ بکرێ من لەوەش تایید دەکەم نقطەی دووەم من تاییدی ئەوە دەکەم کە لە هەرێمی کوردستان ئێمە چینی ناوەڕاستمان نەماوە بەڵام خەڵەتەکەی کاک
دکتۆر فایق ئەوەیە ئەو پێوایە یەکێتی مەسئولە لەوە نەخێر دکتۆر تۆ ڕەنگە کەمتر ئیتلاعات هەبێ لەسەر وڵاتانی ئۆروپای شەرقی پاش هەرسهێنانی سۆڤێت لەوێ عینی حالەت هەبووە چونکە سیستەمێکی اقتصادی مرکزی هەبووە کە ڕئیسی وزەرا ڕئیسی جمهور کۆماندۆی کردووە چۆن اقتصاد بەڕێوە بچێ بازاڕی ئازاد نەبووە لە غیابی سیستەمێکی کۆماندۆ دەستپێکی دروستکردنی سیستەمێکی ئازاد وردە وردە تا تەبەقەی ناوەڕاست دروست دەبی ئەزمەیەکی اقتصادی یا ناهاوسەنگیەکی پرۆسەی بەڕێوەچوونی کاری تجاری و اقتصادی دروست دەبی ئێستا کە لە هەرێمی کوردستان ئێمە ئەگەر هەرێمی کۆمەلگا وەرگرین لە لووتکە 5% تا 10% ئەوەندە دەوڵەمەندە حیسابی خۆی نازانێت 30% لە ناوەڕاست هیچ دەور و تەسیری نەماوە 16%ەکەی خوارەوەش فەقیرە و لە ئاستێکی تەنها ژیانێکی تەبیعی دەباتە سەر کەسێک نییە لەو ناوەڕاستە داخوازیەکانی خوارێ بۆ سەرۆبیکانیاتی سەر ئەوە یەکێتی نیە لێی مەسئولە و بە ڕۆژە و دوو ڕۆژ چاک نابێ ئەوە پێویستە سیستەمێکی بانقی ڕسمیمان هەبێ کە بەستراوە بێ بە سیستەمی بانقی جیهان دەبی علاقاتێکی تیجاری ڕسمی و منەزەممان هەبێ لە دنیا دەبی بە ئەندازەی کافی کۆمپانیای خاوەن ئیمکانیات بێنە ناوەرێمی کوردستان و استثمار بکەن بەڵام بۆ یەکێتی ئەمانە نەکردووە بەڵام بۆ یەکێتی کاری لەسەر ئەمانە نەکردووە کاک سعدی بۆ یەکێتی کاری لەسەر ئەمانە نەکردووە لەڕێ ئەو سیستەمە بازاڕە ئازاد یەکێتی کاری لەسەر کردووە یەکێتی بە ئەندامێتی خۆی لە سۆشیال دیموکرات هەمیشە بەکاردێنی لە تەشویقکردنی کۆمپانیا لە دەرەوە بێ لە کۆنگرەکان هەوڵی ئەوە دە بەڵام ئەوە نە بە بڕیاری کۆنگرە دەبێ نە بە ئەمری داری دەبێ باشە کاک سعدی لەمڕۆ ببوورە کاک سعدی ببوورە لەمڕۆ پەیامەکەت گەشتە من پرسیاری خۆپیشاندانەکانم کرد ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندانەکەت بە وەڵام دەمەوە لەسەر مەوزوعی خۆپیشاندانەکەی یەکێتی نیشتیمانی 63 ڕۆژ لە هەرێمی کوردستان لە ناو شاری سلێمانی تەحملی کرد و هیچ قسەیەکی لەسەر خۆپیشاندان نەبوو خۆپیشاندان حقێکی تەبیعیە و دەستوریەن مسلەمە دەیان ساڵ خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستانەیەکێ لە خاڵەکانی مافی خۆپیشاندان بووە ئەمە حقێکی تەبیعە بەڵام خۆپیشاندان بە پێی یاسا شێوە و سیستێم و نقطەی ئینتیلاق و هەدەفی هەیە خۆپیشاندان بەرەو توژیچ و دەرچوون بوو لە یاسا ئەکید ئەو دام و دەستگایانەی کە وەزیفەیانە یاسا پارێزن بە جواب دێن و بە گژیاندا دێنەوە و بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵکی سلێمانی کاسب وتیان ئەمە بووەتە باعیسی ڕێگرتن لە کاسبیمان و ئێستا کەش بەردەوامین لە گفتوگۆی شار لە چەند زۆر سپاس کاکن با لە مەسەلەی اقتصادیەکان دەرچین پرسیار لەسەر مەسەلەی خۆپیشاندانەکان و یەکێتیەکان ڕوبەڕووبوونەوەی یەکێتی لەگەڵ دادی خۆپیشاندانەکانە بۆ شێوە سەربازێک کۆتایی پێهێنرا تێگەشتنی تۆ بۆ ئەمە چییە کاک سعدی پێمان ئەڵێ ئەمە بریتی بوو لە جێبەجەکردنی یاسا و کۆمەڵێک کەس کە سەرپێچی یاساکەن و پێشێلکەری یاسای خۆپیشاندان بوو لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو خۆپیشاندانەی کە نزیکەی دوو مانگی خایەن سێ پایە ئەساسی بوو پایە یەکەمی ئەوە بوو لە ڕێگەی ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادیەوە کە من خۆم یەکێک لەو کەسانە بووم لێ بووم هەوڵ بدەین ئەو خۆپیشاندانانە لە توندوتیژی دوور بکەونەوە پایە دووەمی ئەوە بوو کە هەوڵ بدەین فرەڕەنگی و فرەدەنگی فرە ئایدۆلۆژی چین و توێژەکانی کۆمەلگای کوردستان کە هەیە لێیا بپارێزین ئەو پێگاتە جیاجیانە ناکۆکی لە نێوان خۆیانە دروست نەکەن پێگاتی سێمی ئەو بوو بەردەوام بێت تا ئامانجەکانمان بەدەست دێت والحاڵ هێرشکرایە سەر مەسان ئێستا بۆ نمونە کاک سعدی ڕێگەگرتن مەسان دوایەوە کە وەڵام نەدرایەوە ئامانجەکانی خۆپیشاندانەکان ئەزانم بزانین شۆنە کە مەسەن کە هیچ وەڵام نەبوو هەندێک لە خۆپیشاندەران تەحملیان نەبوو چیان کرد خۆ خەڵکیان نەکوشتووە چون ڕێگەیەکیان کرد باش ئەم ڕێگەیە تا ماوەی 2 ساعت 3 ساعت با بیگرن ئەمە کەی توندوتیژیە دوایەوە باشە 18 مانگ قسەیتریان کرد بەسەر مەیدانی ئازادیە 19 مانگ بڕیاریشی هەبوو بڕیاری ئەوە هەبوو خوێندکارانی زانکۆ بە شێوەیەکی مەدەنی بچنە بەردەمی دادگا ڕخنە لە دادگا بگرن کە سەربەخۆ نیە کە ئیژ ناکە کە داواکاری گشتی چالاک نییە و تا کۆتایی باش ئەمە ئەو هەموو هێزە ئەسکەری ئەویست کە هێنایەنە بەردەمی دادگا و خوێندکارەکانیان گرت بەو شێوەیە بردنیانە شوێنێکی دوور و هەندێک لە خوێندکارانی ترکە هاتنە دەرەوەی
دەرەوەی زانکۆ خۆپیشاندانیان کرد یا مانیان کرد لێمانەوە داوایان کرد تا خوێندکارە هاوکارەکانیان بەرنەبن ئەوان ناچنەوە ناو زانکۆ بەو شێوەیە کە تەعاملیان لەگەڵاکردن و بە لێدان و بە تەقەکردن بەستەریان و بە فیشەگەێنانەوە بە کۆمەڵێشتی تر بەو شێوەی بەرەنگاری بوونەوە ئەمە تونند و تیژی نەبوو ینی خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستانە ئەکسەریەتی لەگەڵ ئەوە بوو کە تونندوتیژی لە خۆپیشاندانەکانە نەبێ بەڵام هەندێک شدەی ئەمان تەفسیرەکەن بە دونتیژی و هەندێک جاریش هەیە ئێمە لێ ناشارینەوە هەندێک کەس هەبوو بە مەبەست هەوری داوە تونندوتیژی دروستکارە ناو خۆپیشاندانەکانە ینی گومانیەوەیان لێکرێت من ناتوانم بڵێمەوانە بەڵام ئەمە ئەکسەریەت نەبووە ئەکسەریەت ئەوانەی چ بەرپرسیار بوون لەو مینە ئەو خەڵکی ئامادە بووە هەوڵی ئەویان داوە بە شێوەیەکی ئاشتیانە فشارێک بخەنە سەر دەسەڵات یاریمی کوردستان بۆی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی یاریمی کوردستان بکرێت. باشە کاک سعدی ئەگەر جێبەجێکردنی یاسا بێ ئێمە لە دوای ئەو بڕوارەوە کە خۆپیشاندانەکان کۆتایی پێێنرا کۆمەڵی دیادەی تونندوتیژیمان بینی بەرامبەر بە خوێندکارانی زانکۆ بەرامبەر بە ژمارەیەک لە ڕۆشنبیران بەرامبەر بە کۆمەڵێک دەستگاهاندێک ژمارەیەک دەستگای ڕاگەیاندن تۆ چۆن لەمە تێدەگەی ئایا ئەمە خۆی لە خۆیان پێشێلکردنی یاسانیە نەک پاراستنی یاسا لەلایەنێکێتیەوە بێگومان نانا خۆی ئێستا کاک زۆر فایق لە جملەی ئەخیری قسەکانی قسەیەکی زۆر واقعی کردوتی ئێمە ئەو کەسانەی کە ئەو تیژێمان بەکارێنە خەباتمان لە پێناو گۆڕینی سیستەمی سیاسی بوو لە هەرێمی کوردستان ئەوە ئەجندە سیاسی نەموت تونندوتیژیمان بەکارهێنا وتم هەندێک هەبوون ئەیانویست تونندوتیژی بەکاربێنن کاگومێدی ژووتێوانە لەلایەن دەسەڵات و نێرابوون ئەوانەی کە ئێوە سەرپەرشتیتان دەکەن ئەوانەی ئێوە کە حیزبیەکانن سەرپەرشتیتان دەکرد دەتانەویست ئەو خۆپیشاندانە و ئەو قەیرانە بەردەوام بێ حتا هەڵبژاردننی پارێزگا و قەزا و ناحیەکان وەکو حملەیەکی ئینتیخابی کە ئێوە فلسێکتان لێسەرف نەدەکرد و خۆی دروست دەبوو ئەوە بنیازی ئێوە ئەسڵی کاک سعدی بەڕاستی ئێمە حیزبی نەبووین من خۆم حیزبی نیم زۆربەی ئەو برادرانەش کە لە ئەنجومەنی مەیدانی ئازادی بوون حیزبی نەبوون و نوێنەری هەندێک لە حیزبە و پۆستۆنەکان لەوێ هەبوون ئەویش لەبەرەوە هێنامان کە ناکۆکیان بۆ کێشیان بۆ دروستەکردین حسابیان بۆ ئێمە ناکرد لەبەرەوە جۆرە ڕێککەوتنێکمان کرد هیچ باسی ئەوە نەکراوە تا هەڵبژاردن ئێمە تەنها کاتەکەمانەوە بوو تا وەڵامی داواکاریەکانی خەڵک بدرێتەوە داواکاری هەنووکەیمان هەبوو کە لە ئاساییکردنەوەی وەزع خۆی بینی لەگەڵ دەستگیرکردنی بکوژان و بریارکەران لەگەڵ داواکاریە بنەڕەتیەکان هیچ پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە نەبوو. دکتۆر فایق زانێ من ڕێزم بۆ جەنابەت هەمیشە هەبووە و هەیە و ڕێزم بۆ عایلەی تۆ هەبووە و دڵنیام لەوەی کاتوو ئەوەی دەڵێ ئەوەندەت لێزانیوە بەڵام قەت ئەوان شتێکیان بە ئێوە نەوتووە کە لە دڵیان بوو بێ ئەوانیان پێوتون کە ئێوە پێتان خۆشە ئێوە بیتاقەی دخول بوون لە پێشەوە 6 کەس لەوانەی کە ئارمانجەکانیان دەزانی لە دوی ئێوە وەستا بوون ئێوە ڕێتان دەدرا بدەست بێستنە ژوورەوە ئێوانش خۆیان پیا کرد خوا هەموو جارێ جەنابی مام جەلال وەڵامی دابێتەوە جەنابی کاک مەسعود وەڵامی دابێتەوە دکتۆر بەرام وەڵامی دابێتەوە چاوەڕوانیان نەدەکرد ئێوە ئەوانەی لە کۆمیتەی بێلایەنی سەرپەرشتی خۆپیشاندانەکان وەڵام بدەنەوە یەکسەر لە KNN و لە ڕادیۆی پەیام و سپێدا دەیانگۆ نەخێر ئێمە نایکەین ئەوانە تەلقینی ئێوەیان دەدا ئێوە ئاگاتان لێ نییە من ئەوەی کاک سعدی ئەڵێ داوای لێبردنەکەم ڕێزم هەیە بە زوانیە بەو شێوەیە کە ئەو باسیەکە من حەزەکەم شتێک بڵێم کاک سعدی بە یارمەتی خۆت لەسەر داواکاریەکانی خەڵک کاتێ داواکاریەکانمان ئامادە کرد بۆ ئەوەی دامانە پەرلەمان وەفدێک بشێ بۆ پەرلەمان یەک لەو کەسانە کاندید کرا من بوو بەڵام لەبەر ئەم وەزع سیاسیەی لە هەرێمی کوردستانە هەیە من قبولم نەکرد یەکەم کەس بۆیە من ئەو داواکاریانم بردایە هەرێمی کوردستان ئەمە لە بینی من و فاروق ڕەفیقا بووە نە لە بینی من و گۆڕان و نە لە بینی منی پەیام و سپێدە و یەکگرتو و کۆمەڵا بۆ نە کەسێکیکە هیچ کەسێکیکە خۆمان من هەندێک بۆ شوونم هەبوو وتم کاک فاروق ئەگەر من ئێستا ئەم داواکاریانەی خەڵک بەرمە پەرلەمانی کوردستان برادرانی پارتی وێکێتی ئەوانە ئەڵێن ئەم مەسلەیە ئەم هەراومەزاتە پەکەکەی لە پشتەوەیە لەبەرەوە بە شتێکی کەکەن بەرنامەیەکی کەدانێن ئێتر دوایە وای لێ هات ئەو خەڵکە ئەمەندە خەڵکەکە ناڕازی بوو ئەمەندە هەڵوێستی دەسەڵات نادیموکراتی بوو داواکاریە هەنووکەیەکان جێبەجێ نەکرێن ئێمە ناچینە
پەرلەمان و گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتان نەکەین باشە من پێم بە بەجەرگی و خۆمانە نۆی مانگ چوومە لای سەرۆکی هەرێم داواکاریەکانیشم برد بەڵام تا ئێستا وەڵامان بەڵە زۆر سپاس کاک سعدی ئەمە کاتی بەرنامەکەمان تاوا بوو بەر لە تاوابوونەکەی شتێکم لێ نەپرسی بێتی شتێک بەلاتەوە گرنگ بێ بتوانین لە چەند جملەیەکە بیڵێیت وەڵام من پێم وایە ئەم نەوع گفتوگۆیانە شتی باشە بەلای کەمی بۆ ئەوی حەقایقی وەزعەکە و پرۆسەکە و شێوەی ئاریشەکان نەک تەنها بۆ خەڵک بەڵکو بۆ ئەوانەی کە وەکو ئێستای دکتۆر فایق کە زۆر سوء ئیستیفادەی لێکرا و نەشزانێ بۆ ئەوانیش ڕوون بێتەوە کە چۆن بەکارهێنراون ئەمانە و من پێم خۆشە لە فرسەتێکە ئەکید دەیبینمیان پەلکێشی دەکەم بۆ دۆک بێ لێرە بە یەکۆ قسە بکەین کاکسعدی من لە کۆمەڵ و یەگرتو و کۆمەڵ زیاترتان چەوسانومەتەوە من ئیسفادەم لەوان کردووە چەند ساڵە من مەجارم لە بۆ قسەیە بکەم تعبیر لە ێش و ئازارەکانی خۆشم بکەم لە تەلەڤیزیۆنەکانی ئەوە منیش ئیسفادەم کردووە کە تعبیرم لە ڕاو بۆ چوونی خۆم و ێش و ئازاری خۆم کردووە لەبەرەوەی من نەچەوسامەتەوە ئینسانێکی بە ئاگام من ئیش زۆر سپاس بۆ داوەتە من ئیش بۆ میلەتەکەمەکەم بزانم هەر لایەنێکی سیاسی پرۆژەیەکی هەیە لە خزمەتی بەرژەوەندی گەلی کووردا بێ پشتگیریە بەڵە زۆر سپاس کاک سعدی سەبارەت بە ئێستا و ئایندەیەکەتی نیشتیمانی کوردستان بە میوانداری بەڕێز فایق گوڵبی سیاسەتمەدار و بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندە مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان کە لە دووهۆکەوە لە ڕێی ئێسنجیەوە لەگەڵمان بوو و بینەرانی بەرنامەکەی ئێمە دەتوانن لە ڕێگەی ئیمەیلی تەباداش ناتەبا @nrt.tv پەیام و سەرنجەکانی خوان بگەن بە بەرنامەکەمان زۆر سپاستانەکەم بینەری بەرنامەکەمان بن و کاتێکی خۆش بوو.